بەشێک لە دانیشتوانی پرۆژەی هاناستی لە هەولێر گربوونەوەکەیان لەسەرەوەیە بەشێکی نێو پرۆژەکە کە بۆ خۆیان باسی دەکەن سەوزاییە و ئەوان بەو شێوەیە لێرە مامەڵیان لەگەڵ زەویەکان کردووە کە هیچ پرۆژەیەکی دیکە یاخود هیچ خانوویەکی دیکە لێرە دروست ناکرێت بەڵام ئەمڕۆ بەشێکیان گردبوونەتەوە داوا دەکەن ئێرە نەکرێتە هیچ شتێک کە لە ماوەی دەڕۆژی ڕابردوو لێرە کۆمپانیای کاتۆ کاری کردووە بە قسەی هیچێک لە شاد حاڵەکان دەڵێتن ئەندازیاری پرۆژەکات و باسی لەوە کردووە شەقامەکە دەگوازنەوە شەقامەکە لەو سەری لای چەپمەوەیە ئێستا کارکردن لە دەستەڕاستمەوە بەردەوام ماوەی دە ڕۆژەدانە شەقامەکان بگوازنەوە ئەو شوێنی من لێ وەستاوم بکرێتە پرۆژەی نیشتە جێبوون و تاوەری لێ دروست بکرێت من قسم لەگەڵ نیا ساڵح بەڕێبەری شارەوانی چوار کرد ئەو دەڵێت ئێمە ئاگداری ئەو بابەتینەوە لە چەند ڕۆژی داهاتوو بەدەداچون بۆ بابەتە دەکەین دەڕۆینە لە هاوڵاتیانێک کە گردبوونەتەوە بزانین قسەی ئەوان چیە سەرەتا بەخێر بێسەر چاوم زۆر سپاس کاکە وڵڵای ئێمە ئەوە 16 سارە لێرەینا حکومەت یاریمی کوردستان و شوقانیان دابش کە بەسە خەچی فەقیر و هەژار دەستیان خۆشبی زۆر مەمنونیانی بەڕاستی ئیشەش چاچیان کرد بە ئەو زەویانە کە مایتەوە ئەوم مچ حکومەتە حکومەت کە هێشتی تێوە لە بۆ پرۆژەی خزمەت گوزاری لە بۆ خەرشی ئەو گەڕەکەی بەجێهێشتێ وەنیا ئەو زەمەش لێرە پێداویستیمانێ مەسەر قوتابخانەی ئامادەیمان نییە بە سەدان تەلەبەمان دەستە دەرێ لە بۆ خێندەستە گەڕەکەکانیت کە ئەو هەموو تەکلیفە لە سەرمان دەبی سیاریان لە بۆ بگرین بنکەی تەندروستیمان نییە 1970 ئایلە لێرە یەک بنکەی تەندروستیمان نییە دەی بچینە جێیتکە ئەگە بێت و بنکەش تەندروستی لێر دروست بکرێ هەردوو گەڕەکی منارە و شوقەکانی هاناستی استفادە لێ دەکات پێویستمان بە پارکە چیە پێویستمان بە شاریاری منداڵانە ئەوانە هەمووی زەرورینە لە بۆمە کە کاکمەژ ئینسانین ئەمەش کە لەو شقان دەژین مرۆڤینی پێویستمان بە شتی تەرفی هەیە بەڕاستی زەروری خزمەت گوزاری لە بۆ هەم لە بۆ گەورەکان هەم لە بۆ بچووکەکان ئێستا کێشەی سەرەکیەکەتان چییە؟ ئێستا دەمانێت ئەو بازارە هەتا ئەگەم دەکرێ و مەجاری تێدا نەکرێتە بەڕاستی چکە خزمەت بەمە ناکە هیچ مەسلحەتیمە تێدا نیە ینی بڕیار وایە لێرە بازار دروست بێ بازار دروست کرێ ئەو تاوەری بەرز دروست بکرێتن ئەمە ژیانمان نامینێ بەڕاستی خۆی لە ئەسڵدا ئەو پارتە زەویە چییە لێرە؟ ئەو پارچە زەویە ئەوە تابعی شوقەیە و حرەمی شوقەیە سەوزاییە یاخود پرۆژەیە دیار نییە بەس دەکرێت ینی حکومەت بکاتە سەوزایی دەکرێت بکاتە قوتابخانێک دەکرێت بکاتە بنکەچتە دروستی دەکرێت بکاتە سنتەرێکی ڕۆشنبیری ئەوان دەخوازی مەداوە لە حکومەت دەکەین ئەو پرۆژەی ڕاجیرێتن بەڕاست ئەو شقامە ئێستاوە چا دەکرێەوە بۆی دەستکاریان ئەوە دەستکاریان کردی ئەو لە جاتی ئەو جادە قەوسەیە ئەنگۆ قسەتان لەگەڵیان کردی ئەوان چ دەڵێن نەخکا کەسمان نەدیت ئێمە کەس دیار نییە ئەی چۆن دەزان دەکرێتە پرۆژە دەزای وە دەرێن ئەمجان سلااوت لێبێت دەمێت باسیەوە بکە ئەو کێشێت چییە؟ ئەوە هاتیینە نازانم کردیتیان دەکەنە پرۆژە دەکەنە شوقا نازانین ئەمە نازانم بزە بدەیکەنەسە دەیکەنە ئەوە دوکان مۆڵ هەر ئەو ساحەیە هەبوو خلۆ خۆمان بین و بچین ئێستا جادەکە هاتە ناو مارێ ئەو جادەیە هاتە ناو مارانە ئێرەیان هەموو تێکدا هەموو عەدیقە بووەوە هەمویان تێکدا نابی بپرسن پرسیارەی لەو خەڵکەی بکەم لێکاکەن گۆ ڕازینین شۆفەری لێدا و ئێستاش نازانین چی بەسەردێ هەڕێیەکان هەموو قەپات کرایە هەڕێیەک بکرێتەوە قەیدی نییە بابم دەکەنە چ بکەنێ بە زۆرە ئێرانە دەقاتی لێ دروستکە هاین تەنگەنە بەخۆ شوقەت چییە؟ شوقە تەنگە نەفەس بووین لە ناو یەکن هەموو ئەو خەڵکە نە حەدیقەشی هەیە نە هیچ شتێکی هەیە ئێوە داواتان کردو لەلایەنی فەرمی کە لێرە کەسمان نەدیتێ هەر شۆفەر هاتیێ لێیدایە و کاکە دەرێن ئەوە کووە دەرێمە سایق شۆفەری هیچ نازانین پرسیار لە چێ بکەین ئەمە دەگەینە چێ پرسیاری لێ بکەین ناگەینێ پەیوەندیتان بە شارەوانی ئەوە بەونەوە ئای ئێستا ئەمەوە قسەی دەکەین و لقای دەکەینە هەموو ئەوەیە هاتیە بگاتە وان ئەو دەنگەمان ئەوان بانگمانکەن داواکاریتان چییە ئەو هەدەگەینێ گەنەوە چیتکە ناگەینێ